جارێکی دیکە پرسی بڕینی موچەی موچەخۆرانی هەرێم سەری هەڵدایەوە. ئەم جارە بەغدا بڕیارێکی قورسی دا و وەزارەتی دارایی عێراق دەڵێت باڵانسی موچەتان بۆ ئەم ساڵ کۆتایی هاتووە. بڕیارەکەی عێراق خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت. بەشێک دەڵێن بۆچی بەغدا ڕاستەخۆ لە موچەی فەرمانبەران دەدات لە کاتێکدا گرفتەکە بەرپرسان و بەرژەوەندیەکانی ئەوانن بە فرۆشتنی نەوت و نەگەڕانەوەی داهاتی ناوخۆ دروستیان کردووە. ئەوەی جێی نیگەرانیە ئەوەیە کە عێراق لە بریەوەی بێسکاڵا لەسەر ئەوانە بکە کە بەرپرسن لە کۆکردنەوە و بردننی داهات بە نەوت و ناوخۆ دێت موچەی خەڵک وا لێ دەکات. هیچ مانگێک بە شێوەیەکی ئاسایی سرە ڕای هەبوونی قەراری مەحکەمەی ئیتیحادی موچەی وەرنەگرتووە بە کوڕوزانەوە و پاڕانەوە و تەکلیف هەموو مانگێ موچە هاتووە. لەو لاشەوە دێیت بەردەوامی لە نەوت فرۆشتن، بەردەوامی لە کۆکردنەوەی داهاتی زۆری ئەم هەرێمە. عێراق ڕاست دەکات تۆ لە 2023 تا مانگی 4 بەبێ نەوت لە 2025 19 تریلیۆن داهاتێ بووە. 18 تریلیۆن و شتێک تۆ داهاتێ هەبووە کوا. یعنی هەمووی شەریکاتی نەوت بردی. ئەگەر وایە بۆ ناڵێن ئێمە داگیر کراوین ئەم شەریکانە نەوتەکەمانە بن و قەرزەکەی بۆ ئێمە جێڵن. بەشێکی دیکە پێیان وایە بڕیارەکە کاردانەوەی عێراقا لە دوای ڕێکەوتنە غازیەکەی هەرێم لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان و هەڕەشەکانی سەرۆکی پارتیش بەرامبەر بەغدا. وەکو چۆن پێشتر لە کاتی ڕیفراندۆم وتیان حسابتان بۆ ناکەین و دوای ماوەیەکی کەم بە بەغدایان وێت تکایە دەرگای حیوار دامەخەن بەسەرماندا. داوا لە بەڕێز حەیدەر عەبادی و هەموو هێزولانەکانی عێراقی دەکەم ئەوانەی بڕوایان بە گفتوگۆ هەیە دەرگای حیوار دانەخەن. تا سعات 11 وەڕۆ باز لەوە کرا لە نزیکترین کاتا موچەی فەرمانبەران دێ و پێشجەژن دابەشەکرێ و لە پڕ معادلەکە 180 لە پێچەوانە بۆ وەزارەتی دارایی نووسراوە گاڕاستەی حکوومەتی هەرێم و نوێنەراتی حکوومەتی هەرێمەکە و باز لەواکە کە پشکی موچەی هەرێمی کوردستان کۆتایی هاتووە باز لە داهاتی نەوتی و نانەوتی ئەکاوە باز لەواکە کە هەرێمی کوردستان تا ئێستا پرۆسەی تەوتینی دەست پێ نەکردووە. پرسیارە جدیەکە لێرەدا ئەوەیە ئەگەر گەروا بۆ لە ڕابردووە مانگانە ناردووتە و ئێستا گرفت دروستەکەی بۆ ساڵی ڕابردوو ساڵی 23 و 24 لە کاتێکە حکوومەتی هەرێم پابەن نەبووە داهاتی ڕادەست نەکردووە نەوتی ڕادەست نەکردووە پرۆسەی تەوتینی نەکردووە بۆ لەوەیە فشارەکانت بە ئاراستەیەک نابرد کێشەکان چارەسەر بکرێەوە ئێستا وە گرفت بۆ موچەی هەژمانگ دروستەکە. ئەمە بەشێکی تر پێم وایە نووسراوەکە یەک ناگرێتەوە لەگەڵ بڕارەکەی دادگای فیدراڵیە. بڕارەکەی دادگای فیدراڵی ئەبێ موچەی فەرمانبەران لە کاتی خۆیان بێ وەکو عێراق نەک لەبەرەوەی هەرێم پابەنیە یا عێراق گرفتی هەیە بەڵکو ئەگەر نابێت دەست بۆ قوتی خەڵک بۆ بژێوی خەڵک بۆ موچەی خەڵک بدرێ پێویستە لایانی کەم تەرخەم ئیجراعاتی لەگەڵا بکە. ئەوەی کە ئێستا هەرێم لەسەرەتی ئەنجامی بدات ڕێکەوتنیەتی لەگەڵ بەغدا هیچ جومێدێکیش نییە پێشجەژن ئەم ڕێکەوتنە بکرێت و موچە دابەش بکرێت. ئەوەش موچەخۆرانی کوردستانی خستۆتە دۆخێکی ناڕەحەت و پڕ لە ناومێدیەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی. لە ڕوونکردنەوەیەکدا باسی لەوە کرد کە ئیتر هەرێمی کوردستان تەرخانی دارایی نەماوە